بۆ قسەکردنی زیاتر لە سەرپرسی منداڵانی ئۆتیزم کێشەکانیان چارەسەریەکان پێداویستیەکانیان چین لە ئەستۆدیۆ میانداری بەڕێز کەمال جەباری سەرۆکی کۆمەڵی ئۆتیزمان کرد لەگەڵیان گفتوگوی زیاترەکەی بەڕێز کەمال جەباری بەخێر بێن. ئۆتیزم چییە؟ خێزانێک لە کێوە دەزانێت کە منداڵەکەی ئۆتیزمی هەیە واتە دەرکەوتنی سەرەتاکانی ئۆتیزم لە منداڵەکە لە چەند مانگی چەند ساڵیەوە دەرەکەوێت؟ بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە بێگومان مناڵی ئۆتیزم لە 6 مانگی سەرەتای تەمەنیە دیارە ئەم مناڵە سەیری دایکی ناکە و تەنانەت شیری دایکی ڕەتەکاتەوە تەنانەت کۆمەڵێک شتی هەیە سەیری لایەکی کاکات کە دیارە مناڵەکە بەڵام لە 2 ساڵی یەکەمە بە تەواوەتی دەرەکەوێت مناڵ دایە و بابا ئەکا بەڵام خۆی نازانم بەستی چییە یعنی بەچی ئەڵێ دایە و بابا هەر وەکو تووتیەک ئەیڵێتەوە دوایی بەرەبەر دەرەکەوێت ئەو وشانشی نامێنێت ئیتر دەور دە تەراجوعەکە و دەرەکەوێت ئەم مناڵە قسە ناکە و کە بانگیەکەی ئاوەڕ نایەتەوە و تەرکیزی نییە تێکەڵ نابێت حرەکەی دووبارە ئەکات و خەوی باش نییە ئەمانە هەموو نیشانەکانن بەشوی گشتی لە سەرەتاوە گەرم خێزانانە بتوانن دەستنیشانی بکەن یان بە دوایە بچن چارەسەریان ئاسانترە؟ بڵێ هەموو مناڵێکی ئۆتیزم هەموو توشبۆیەکی ئۆتیزم لە سەرەتاوە ئەگە سنتەری پرۆفیشناڵی باشی کادری باش و وەکو وڵاتانی پێشکەوت و سوید و کەنەدا و دانیمارک و ئەوانە هەبێت ئەم مناڵە بارودۆخی باش دەبێت نمونەمان هەیە لێرە مناڵ هەبووە ئاینەن وەکو ئەو خێزانی کە جەناب باسی ئەو خێزانی ئێمە وەکو کۆمەڵی ئۆتیزمی کوردستان هەمیشە لەگەڵیان بووین لەگەڵ ئازارەکانیان بەڵام ئێمە وەکو کۆمەڵە ناتوانین هەموو شتێکیان بۆ جێبەجێ بکەین لە زۆر ڕۆیە هاوکارمان کردوون لە زۆر ڕۆ مناڵەکەمان لە سەنتەرداناون هاوکاری مادی و معنەویمان کردوون بەڵام هاوشێوەی ئەو خێزانش خێزانێک لێرە هەبوو مناڵەکانی بەو شێوەیە بەڵام ئێستا لە سویدا ئەم مناڵانە 7 فەرقیان کردووە مناڵەکان بەرەو باشی چکە ڕاهێنانی باشیان هەیە و ئەمێننەوە لەو سنتەرە و توانیوانە بگەنە ئاسێکی باش. حکوومەتی هەرێمی کوردستان یا با بڵین وەزارەتەکانی تایبەتمەند بەم پرسە کە دەگەڕێتەوە بۆ وەزارەتی تەندروستی و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ئەوان تا چەند بەدەنگ ئەم پرسەوە هاتوون چیان بۆ کردوون؟ ڕاستەکەی ئێمە لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی زۆر تەنسیقمان هەیە زۆر داواکاریمان پێشکەش کردو ئەوانش بە دەوری خۆیان هەڵساون ئەوی لە توانایانە هەوو بێ بەڵام هەندێک شتێ بۆی قەیرانی دارایی و ئەو هاتنی داعش و کۆمەڵێک شتەوە شتەکان نەکرا بۆ نمونە لە ساڵی 2020 جەنابی سەرۆکی حکوومەت 585,000 دلاری تەرخان کرد بۆ کردنەوەی سنتەرێکی هاوچەرخ لە هەولێر بەسواسە ئەو وەختە ئێمە قسەمان لەسەر کرد بەڵام درێژەی کێشە تاکو ئێستا بەهۆی قەیرانەوە نەکرا بەڵام ئێستا ئێمە وەکو کۆمەڵی ئۆتیزمی کوردستان دوای دەیان نووسراو بۆ دەستەی مافی مرۆڤ پەرلەمان هەموو شوێنەکان وەزارەتی کار ئێستا پرۆژەکە ئێمە وەکو کۆمەڵە کە پێشنیارمان کردو چۆن بێت پرۆژەیەکی گەورە ئێستا حالیان ئەوەی کە لا مەگەر کامیابی پێشەوە باڵەخانەیەکی گەورە زەویەکەی تەرخان کراوە 6,000 مترە زەویەکەی 6,000 مترە و ئەم 6,000 مترە نزیکی دوو وحدە بینایە لەخۆ ئەگرێت بە شێوەیەکی پرۆفیشنال و سەردەمیانە جێبەجێکرا ئەگەر ئەمە ئێستا دیزاینەکەی یا دەرچووە بەس دەرخستەکەی ماوە ڕەوانەی محافەزە کرێتەوە پارێزگای هەولێر ئەوانیش بە تەنسیق لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و بەڕێوەتی گشتی تەندروستی هەولێر واتە بەڕێوەتی چاودێری و گەشتەپێدانی کۆمەڵایەتی هەولێر ئەمانە تەنسیقیان کردو ئەمە ئەگەر بچێتراوەتە ئەوە کە بۆتان بکەن بڵێ ئەمە ئێستا ئێمە بەڵێنمان پێدراوە لە ڕۆژی 2 چواریادی ڕۆژی جیهانی ئۆتیزم جەنابی کاک ئومێد خۆشناو هات قسەی کرد و مژدەیە دای بە مناڵانی ئۆتیزم ئەمە بە ئەو بڕێی کە جەنابی سەرۆکی حکوومەت تەرخانی کردووە لەگەڵ هەوڵی خێرخواز و هاوکاری خێرخوازان بتوانین پرۆژەکە سەر بخێن ئەم پرۆژە ئەگەر وەکو قۆناغ یەکەم ئەگەر هات و دەرخستەکەی تەواو بوو چوە بواری جێبەجێکردنەوە لەسەر ئەو زەویە کێشەی ساحەفتای مناڵانی ئۆتیزم لە هەولێر چارەسەر بێت چۆن منداڵی ئۆتیزم لە هەولێر ئێستا نزیکی 900 مناڵمان هەیە 900 منداڵ 900 منداڵەکە ئێستا هیچ سنتەرێکی دیکە هەیە هەندێکیانی لە سنتەرێکی حکومیمان هەیە سەر بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی نزیکی 30 مناڵی لەخۆ گرتووە سنتەرێکی تری خێرخوازیمان هەیە ئەوەی سنتەری ئیماراتی سنتەری هانای خێرخوازیمان هەیە ئەویش بەڵام ئەوانی تر سنتەری تر هەن بەڵێ تیجارین ئەوانە ئەهلین مناڵ ناتوانێت 5 وەرەقە و 8 وەرەقە ئەوانە ناتوان بەڵام ئەگەر بێت و ئەم سنتەرە یعنی لەو 900 منداڵی لە هەولێر هەیە ڕەنگە تا ئێستا 100 تا 150 منداڵ بتوان لەو سنتەرە خێرخوازیانەوە بەڵێ تقریبا ئەوەندەیە ئەوەی تریش سنتەرە ئەهلیەکانە ئەوانە پارێکی زۆرە بەڵام لەو ئەمەی ئەگەر بێت و ئەمە سەر بگرێت و کۆتایی بێت ئینشاءالله ینی بگاتە ئەنجام 300 مناڵ لەخۆگرێت ئەم 300 مناڵ چۆنە هەم ڕاهێنانیان پێکرێ هەم ئەمێننەوە لەوێ ئەو مناڵە شەدیدن کە دایک و باوک خۆیان موافقن مناڵەکان بەرزەفت نابنەوە ئەو مناڵنی کە ئێستا پیشانتەندا لە راپۆرتەکە ئەمێننەوە لەوەکو کەنەدا و سوید ئەوانە ئەو وەخت بەڕاستی کێشەی منداڵانی ئۆتیزم موچیان هەیە ئەگەر هەیەە بەشیان ئەکات ئاستی پێداویستی بۆ خۆیان بیان بۆ خێزانەکان ئەوە قسەیەکی ترە ئەو من حیکە بۆیان تەرخان کرا بە هیچ شێوە بەشیانەکە 150,000 چونکە هەر مناڵێکی ئۆتیزم مانگانە 500 دلاری پێویستە بۆ مەصرفی
بە دەوا و دەرمان و دایبی و هەموو ئەوانەوە بەڵام لە 2012 بەداخەوە هەموو منحەیەکی مناڵی ئۆتیزم ڕاوەستە بەهۆی قەیرانی داراییەوە لە وەزارەتی دارایی بەڵێ بە هەوڵ و هیمەتی کۆمەڵی ئۆتیزمی کوردستان دوای دایان نووسە لەگەڵ پەرلەمان لەگەڵ وەزارەتی کار لەگەڵ دەستەی مافی مرۆڤ لەگەڵ هەموو شوێنەکان لە هەموو دەرگاکانماندا ئێستا بە بڕیاری جەنابی سەرۆکی حکوومەت وەکو یەکەم سنف لە کەم ئەندامان ئۆتیزم خراوە پێشەوە ئێستا الحەمدوللا لیژنەکە پێکاتوە ئێمە ئەو ڕۆژە نووسراومان کرد بۆ تۆڕی پاراستنی کۆمەڵایەتی و هەروەها ئەوان ئیسە لیژنەیان پێکێناوە لیژنەکەی دەست بەکار بووە لەم ڕۆژانە هەموو عائیلەکان تەلەفۆنیان بۆ کرێ بەست تکایە عائیلەکان نەچنە ئەوێ سەردان ئەوێنەکە هەتا تەلەفۆنیان بۆ دەکرێت هەموویان ئەوەی کە فۆرمیان پڕ کردو لە کۆمپیوتەر ناوێن هەیە تەلەفۆنیان بۆ دەکرێت و لیژنەیەکی بەسیتیان بۆ دەکرێت واتە سەیرانەکە بزانم منداڵەکە ماوە ئاسی ئۆتیزمەکەی چەنە دوای ئینشاءڵڵا کۆدی پێدرێ و بڕیاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار درا کە منداڵانی ئۆتیزم بەبێ بەرامبەر لە نەخۆشخانەکانە چارەسەریان بۆ بکرێت ئەمە ئێستا جێبەجێکرێ ئەمە بە نسبی جێبەجێ کراوە وەڵڵاهی بڕیارەکە لە بۆی تازەیە بەنسبی جێبەجەکە ئێمە وەکو کۆمەڵی ئۆتیزمی کوردستان وەکو ستافی خۆمان سەردانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێرمان کرد نووسراوی خۆمان گلەی خۆماندا دکتۆر دلۆڤان وەک پێویست جێبەجێ ناکرد هەر ئەو عائیلە ئێستا نیشانتاندا چوونە نەخۆشخانەی ڕاپەڕین بەداخەوە 40,000 لێوەرگرتبوون بۆ منداڵێک ئێمە ئەو گلەیمان گیانە جەنابی دکتۆر دلۆڤان وتی بەجددی دێمە سەرخات و تەعمیمێکەکەین کە بڕیارەکە ئەجا ئێستا جێبەجێ کرد ئێمەش وەکو کۆمەڵی لێرەوە داواکەین دەبێت بڕیاری جەنابی سەرۆکی حکوومەت 100% جێبەجێ بکرێت ئەگەرنا ئێمە سکاڵا دژی هەموو ئەو بڕێوەبەرە تەندروستیانە کە شوێنە تەندروستیەکە بڕێوە ئەبات بەرزەکەینەوە چونکە بەڕاستی هەر بڕیارێک پێچەوانەی بڕیاری جەنابی سەرۆکی حکوومەت بێ نایاسەیە کە ئەو بڕای دەکردو بەڵێ منداڵانی ئۆتیزم پێداویستیە گرنگ و سەرەتایەکانیان چین بۆی خێزانێکی وا بەم شێوەیە بتوانێت نەفەسێک با بتوانێت ئیسراحەتی بکات گرنگترین شت کردنەوەی سنتەرێکی هاوچەرخەوە ئەو سنتەری کە ئێمەڵێ دوای ئەوە دابینکردنی منحەیەکی مانگانەی شایستە بە خۆیانە نەک 150 دەبێت زیاتر بێلەوە هاوکات ئەو خێزانەی ئەو ئافرەتی کە ئێستا و دایکە بەڕێزە کە من پێڵم شاژن کە قسەی کرد دەبێت ئەوە بە گوێرەی یاسای ماف و ئیمتیازاتی کەم ئەندامان هەر ئافرەتێک کی ماڵ کە موچەخۆری دەوڵەت نەبێت دەبێت کەمترین موچەی فەرمانبەرێکی دەوڵەتی پێ بدرێت کە مناڵێکی ئۆتیزم بخێوەکە 300,000 و ئەو سێ مناڵیشی هەر سێ مناڵەکەشی موچیانەیە ئێستا ئەوان 450 دەبێت وەرگری خۆشی 750,000 باشە تا حەجێک بۆ ژیانیان جگەلەوە ئوتمان سنتەر هاوکات دەبێت بەڕاستی مناڵەکانی ئەم حکوومەت وا بکات کە لە شوێنێک وەکو ئەو سنتەرێک ئێمەڵە بمێننەوە بەشێکیان بۆی ئەو خێزانە پشتێکی بەرابێت بەڵێ بۆ خوێندن بۆ خوێندنیان لە قوتابخانەکان چی کراوە چیان پێویستە بۆیان بڵێت بە سوپاسەوە وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ماوە قەرارێکی دەکرد لە مانگی شەشە کە پەروەردەی تایبەت بکرێتەوە لە بەشێک لە قوتابخانەکان ئێستا لە شاری هەولێر دە قوتابخانەمانەیە لە سلێمانی بە هەمان شێوان ئێمە ئەو ڕۆژە چوونە لە جەنابی وەزیر وەکو کۆمەڵی ئۆتیزمی کوردستان داوامان کرد ژمارە قوتابخانەکان زیاد بکەن و هەروەها کەسانی دەرچووی پەروەردەی تایبەت دابمەزرێن چونکە مامۆستای اعتیادی ناتوانێت دەرس بە مناڵی ئۆتیزم بڵێتەوە دەبێت ئەو کەسی پەروەردەی تایبەت تەواکل لە ڕووی دەرنیشە و مناڵەکە بخوێنێتەوە بتوانێت لەگەڵ تەعامل بکات بەڵێ لا وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیمانەوە خاوەن پێداویستی تایبەت مامەڵیان لەگەڵا کرێتیان چۆن وەکو وەزارەت بڵێ هەوڵی داوە وەکو خاوەن پێداویستی تایبەت معاملەی لەگەڵاکە طبعا وەزارەتیش نا هەر خودی وەزارەت چکە فەرعەکانی مەسەن بەڕێوەتی گشتی چاودێری گەشتپێیان کۆمەڵایەتیمانە تۆڕی پاراستنی کۆمەڵایەتیمانە ئەمانە معنین زیاتر ئیشەکەکەن بەڵام ئەمانە نووسراوەکەمان داوە بەوان بە تایبەتی ئێمە بەڕاستی مشکلەمان لە چیایە ئێستا بەشێک لە مامۆستاش هەیە مامۆستان و گرێبەستن دایکن گرێبەستن هیچ بڕیارە نایانگرێتەوە بەداخەوە مناڵی ئۆتیزمە ئیجازەی نادرێتێ منسبەت مۆڵەتی بەخێوکەریش ئێمە وەکو کۆمەڵی ئۆتیزمی کوردستان داوامان کردو لە یەک کاتدا مۆڵەتی بەخێوکەر بۆ یەک مناڵی ئۆتیزم بدرێتە دایک و باوکی مناڵەکە چونکە بەداخەوە تاکو ئێستا بەس شمولی دایک دەکا و دایکیش لە ماڵەوە بەڕاستی تووشی نەفسی بۆ بەدەست ئەو مناڵە و باوکەکە لە داوامە تاکو دووسی دوای کاتژمێر دووسێ ئەم دایکە هەم ئەرکی ماڵی لەسەر مناڵی تریشیە ئەو مناڵش بۆیە بەڕاستی ئێستا کێشێکی زۆر کۆتەنەوە خێزانەکانەوە بەشێک بۆتەوەی کە جاب بنۆلێت بەڵێ ئەمڕۆ هاتێکەوان خێزانەکان زانی بێتیان کە تۆ دێی تو قساکەیت هیچ داواکاریشان هەبوو بە تۆیانوت کە بیگەینی تەلایانی پەیوەندیدار چیان پێویستە چیان بۆ بکرێت ئەگە بە کورتی پێم بڵێ بەڵێک لەوانە داواکردنی موچەکە بوو کە من ئێستا وەکو موژدەیەکدام ئینشاءالله لە خلالی کەمتر لە 2 ڕۆژە لیژنەکە بە تەواهی دائەنیشەوە تەلەفۆن بۆ ئەو عایلانە ئەکرێت یەک بە یەک کە بێن کە لیژنێکیان بۆ بکرێتەوە موچەکانیان بۆ دابینکرێت دووەمیش یەکشتی دیکەش شێوازی مامەڵەکردنە لەگەڵ منداڵی ئۆتیزم ێستا و خێزانە بە دڵتەنجی و باسی لەوە کرد کەوتی وەکو شێر سەیری منداڵەکان مالەکان ئێمە کەسانی کە
ڕەنگە منداڵێکی وامان لە دەور نەبێت نەمانزانی بێت چۆن هەڵسوکەوتیان لەگەڵکەین چۆن مامەڵیان لەگەڵکەین چۆن لیان بڕوانی هەندێک کەس بە چاوی بەزەیی و سەیریان نەکات بەداخەوە لە هەموو وڵاتانی دنیا ئێستا بوون لە وڵاتی وەکو سوید کەسێک لێرە ڕۆیشتووە کە هەبرادری خۆم بوو ئێستاش لەوەیە بەهۆی مناڵەکەیەوە ئەڵێ کە ئەچمە باخچەیەک کە ئەبینم مناڵەکەم ئۆتیزمە یەکسەر دوو کەس ئافرەت و پیاوی هاوسەرێک دێن مناڵەکەم لێ وەرگنە تۆ بڕۆ پشوویە بدە با لای ئێمە بێ بەداخەوە ئەو سەقافەتە هێشتا لای ئێمە چەکەری نەکردووە بەڵام بە بەراورد لەگە ساڵانی ڕابردوو بەهۆی هەوڵی کۆمەڵەکەمان و ساڵانەکەی مەراسیمەکەی و دزگاکان باسەکەین خەڵک ئێستا تەحەدێک ڕۆشنبیری ئەوەی پێ بەڵام ئێمە ئێستا بەتەماین لەگەڵ وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی قسە بکەین کە لە مینبەری بڵندگۆی مزگەوتەکانیشەوە مامۆستایانی ئاینی نەسیحەت و ئامۆژگاری و هوشیاری بدەنە کۆمەڵگا کە ئەو مناڵانە کار مناڵێکتان بی لە هەشوێن تعاملێکی وای لەگەڵا بکەن کە ئەم مناڵن لە مەریخەوە نهاتووە هەر مناڵێکی خۆمانەوە وە کەسێکە بەڵام خاوەن پێداویستی تایبەتە جگە لەوەش من حەزم کرد ئەو موژدەیەش بدەم ئێمە لەگەڵ بەڕێز سامان عارەب بەڕێوەبەری گشتی دەستەوە بەرهێنا قسەمان کرد و نووسراومان پێداوە بۆ دابینکردنی شوقا شوقی نیشە جێبوون بە قستی سەروی 30 ساڵ بۆ عائلەی ئۆتیزم ئەوانەی کرێتین وکو ئەو عائلەیە بۆ ئەوەی بتوانن بەڕاستی ساڵانە ئەگەر مانگانە $100 ئەوان بە سوپاسەوە زۆر هاو سۆز بن لەگەڵ ماوتیان ئێمە نووسراوەکەتان بەرزەکەینەوە بۆ بەڕێز دکتۆر محەممەد شوکری دەستەوە بەرهێنانی گشتی تاکو و ئیشی لەسەر بەڕێز کەمال جەباری سەرۆکی کۆمەڵەی ئۆتیزم لە ستۆدیۆمیان مابوو سپاس مامادەبوونتان بێگومان پرسەکە زیاتر هەڵدەگرێت بەڵام ئێمەوەندەمان کات لەبەردەست بوو کە بتوانین داوەخواستی منداڵانی ئۆتیزم کە سوکاری ئۆتیزم بگەین سپاس بۆ ئامادەبوونیەوە